ساڵی پار گۆرانی هەموو شەوێ بەشی یەکەمی بڵاوکرایەوە و لە ماوەیەکی زۆر کەمدا دەنگدانەوە گوێگرێکی زۆریشی هەبوو بەتەنها لە پلەتفۆرمی تیکتۆک زیاتر لە 10,000 ڤیدیۆی پێوەکراوە و لەگەڵ میلیۆنان بینەریشی هەبووە. اینجا بەشی دووەمیشی بڵاوکراوەتەوە بە ناوی هەموو شەوێ بەشی دووەمی، بەڵام تێکست و هۆنراوەکەی جیاوازە. بۆ ئەم مەبەستە من میوانداریم کردووە لە زرنگ مەهدی کە بەڕێزیان کاری میوزیک پرۆدیوسەری و AI and software specialist دەکەن. کاک زرنگ ئەم کاتت باش؟ سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش. دووبارە سپاس. پێم خۆشە باسێکی ئەومان بۆ بکەیت کە چۆن بیرت لەوە کردەوە کە بەشی دووەمی دروست بکەیت. چیرۆکی ئەم گۆرانیە بە دەوری چیدا دەخولێتەوە؟ پێش هەموو شتێک بەشی یەکەمی خۆی هەر چیرۆکە گۆرانەکە ئەگەر سەیری هۆنراوەکەی بکەیت لە دێڕی یەکەمەوە تا کۆتایی سەیریکە چیرۆکە هۆنراوە بەشی یەکەمی. بەشی دووەمی تەواوکەریەوە بەشەیە. پەیامی ئەم گۆرانیەش ئامانج لەم گۆرانیەش گەڕانەوەی کۆمەڵێک بەهایە یان پاراستنی بەهای نەگەڕانەش کە هەر هەیە بەهاکان لە کۆمەڵگەی کوردیە لە ڕێی دەنگی گەورەترین هونەرمەندی مێژووی کوردەوە کە بە بڕای زۆرینە حەسەن زیرەکە بەم قسەی من قسەی گوگڵیشە کە لە ڕێی دەنگی ئەوەوە ئەمە ئەو کلتورا پارێزین ئەو بەها کۆمەڵاتیان ناپارێزین ئەنی هۆنراوەکە باس لە خۆشەویستی خێزانەکە باس لە خۆشەویستی پیا بۆ هاوسەرەکەیەکە باسی ئەم شتانەکە بۆیە ئامانج لی ینی ئامانجی من لەم ئیشە ئەوەیە لە ڕێی دەنگی حەسەنەوە حەسەن زیرەکەوە ئەو بەها کۆمەڵاتیانە بپارێزین چکە بێت ئەو کارە بە دەنگێکی گەورە و هونەرمەندێکی گەورە بکرێت نەک بە کەسێکی یاسایی خورسە و شتە بکە. زۆر باشە کێ یارمەتیاوی لە دانانی ئاواز و میوزیکەکەی ئەرێنج و میکسیکی ئەنجامی داوە؟ میکس و ماسترینگ کاک باوان موراد کردوێتی وەک پرۆدیوسەر خۆم بووم ئیشی AI هەر خۆم کردومەوە هۆنراوەکەشی بەشێکی زۆری خۆم کردومە و کۆپلەیەک و دێڕێکیش کاک مازیار جیای کرد مازیار فایر.